سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرتچێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن. هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە. ئێمە سپۆرتچێکین. ئەزانی سپۆرتچێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرتچێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەگرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شیکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرتچێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیشت ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. بەناوی خوای گەورە و میرەبان، ئایزانم سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی دێمە لای ئێوەی بەڕێز. بێگومان ئەمڕۆ سێ بابەتی گرنگمەیەکە دەمەوێت قسەی لەسەر بکەم. ئەویش یەکسانبوونی یاری لوتکەی نێوان لیڤەرپۆڵ و مانچستەر سیتی، بردنەوەکەی بەرشلۆنە بەسەر لیڤانتی و جیاوازی ئەم بردنەوەی بەرشلۆنە لە بردنەوەکانی تریکە لە ماوەی ڕابردوو دەستەبەری کردووە و سەرنجێکیش لەسەر یەکسانبوونەکەی میلان بەرامبەر تۆرینۆ کە بەمەش پێشەنگی خولی ئیتاڵی کەوتە مەترسیە و لە کۆتاییشدا پاڵەوانبوونی سیروانی نوێ بۆ خولی نایابی یانەکانی کوردستان کە بۆ یەکەم جار لە مێژوویدا بۆ پاڵەوانی خولی نایابی کوردستان ئێوەی ئەزیزیش هەر سەرنج و تێبینیەکتان نەبوو لەسەر بابەتەکانی بەرنامەکە و ئێمە پرسیارەکانتان ئاڕاستە بکەین و ئێمە گفتوگۆی تەواوی لەسەر دەکەین. سەرەتا دەمەوێت لە یاری مانچستەر سیتی و لیڤەرپۆڵەوە دەست پێ دەکەم کە وەگەموتان بینیتان من دوێنێ ئاماژەمە و خاڵەیە یاریەکی بەو پەڕی مەنتقیەوە لە 150 بۆ 150 بۆ هەردوویانە لەبەرەوەی بیرمان نەچێت چەکی بەهێز و چەکی خاڵ و لاواز و بەهێزی هەردوویانە زۆر کەم بوو، خاڵی بەهێزیان زۆر بوو، خاڵی لاوازیان زۆر کەم بوو، بۆیە ئەمە وای کرد کە ئەم یاریە بەجددی یاری لوتکە بێ و یاریەکی پڕتاکتیکترین یاری بوو. ئەگەر بڵێم یعنی ڕەنگە ئەوەی کە کلۆب و گواردیۆلا کردیان وەکو دیوی ئەو دیوی کە باز دەکرێت وەکو دیوی شتۆڤەکاری، یعنی زۆر بە ڕاشکاوی ئەمەوێ و قسێ بکەم و ئەمە یعنی خوا نەخواستە بۆ کەمکردنەوەی هیچ کەس نییە، بۆ کەمکردنەوەی هیچ کام لە تاقەکانی کۆمەڵگەنیە کە لەم بوارەیە خەریک نوێشەکەن، بەڵام ئەو بوارە تاکتیکی و تەکنیکی کلۆپ و گواردیۆلا لە یاری شەوی ڕابردوو پەیڕەویان کرد. من بڕوا ناکەم لە شەرقی ئەوسەتیشە تیای بێ شیکاریەکی مەنتەقی بۆ بیرمەندیەی کلۆپ و گواردیۆلا بکە لە یاری دوێنە، لەبەرەوەی بەڕاستی لە خولێکی یەک تا خولێکی نەوە ئەم یاریزانانە لە ژێر کاریگەری ڕێنمایی ڕانەرا کاریان کرد تا یارێکە کۆتایی هاو. لەبەرەوە یعنی ڕەنگە خوێندنەوەی بکرێ بۆی کە چیان کردو و چیان نەکردووە، بەس شیکارێکی مەنتەقی بۆی کە بزەبت گواردیۆلا لەم یارێ چی کردووە، بزەبت لەم یارە کلۆپ چی کردووە، بە بۆچوونی من لە توانای هیچ تاکێکدا نییە تەنانەت لە شەرقی ئەوسەتیشدا کەشیکردنەوە بۆ یارێ پڕتاکتیکی کلۆپ و گواردیۆلا بکە کە لە کۆتایە هەموو جیان سواسی کرد ئەگەرچی لە ئێوارەی ڕەمەزان و لەگەڵ ڕۆژوشکانی نوێم ڕۆژی ڕەمەزانماندا بوو، بەڵام بەڕاستی یاریە بوو بە هەموو واتایەک چێژی یاریکردنی پێبەخشین. من ئەمەوێ لە ڕێی گۆڵەکانەوانێ ئەوەی کە باسیەکەم ینی خوێندنەوە بێ، خوێندنەوەیەکە بۆ گۆڵانی کە لە یارەکە کراوە لە بەشی کۆتاییشدا کۆمەڵێشتی تایبەتمەندتان پێ دەڵێم بۆ لیڤەرپۆڵیش و بۆ مانچستەر سیتیش کە ڕەنگە زۆرێک لاوڕیانم باسییان لە یارەکە کردی بێ بارودۆخەکە چی بوو چی نەبووە، بەڵام
باسی ئەم کۆمەڵە خاڵیان بۆ نەکردبن یاخود درکیان پێ نەکردوێ من حەز دەکەم ئێوەش لەگەڵ ما بن کە چۆن باسی لێوە دەکەین. ڤیدۆکە با بچێتەوە سەرەتا لە سەرەتاوە بینەری یاریەکە بین کە بێگومان یاری لوتکە یاریکی جیاواز بوو. تاوان ئەمە دەستپێکی یارەکە دەستی پێکرد بە ڤیدۆکە با بەردەوام بێ. دیقەت بدەن لەم هێرشەی مانچستەر سیتی ڕێکیەخە. ئەمە یەکەم هێرشی مەترسیدار بوو کە پاساتێ بوو لە نێو یاریزانەکانە پاساتی کورد ئەنجامیدا کە ئەمە خەسڵەتی یاریکردنی مانچستەر سیتی خۆیەتی و ئەمە ئەو شێوازەیە کە مانچستەر سیتی دەوێت بەردەوام بە گۆڵ پێی بگات چونکە گواردیۆلا بەردەوام هەموو هەوڵیەوەیە بۆ پلان و تەکتیک و تەکنیکەکەی بگاتە سەر گۆڵی تیپێ ڕکابەر. بەڵام دیقەتی ئەم گۆڵە بن لێدانێکی دیبرۆینە بەرقاچی ماتیب دەکەوێت هەڵێک لە قاچبردنەکەی ماتی باە کە دەبێتە مسەبیبی ئەم گۆڵە بۆی ئاراستی تۆپەکە لا لیسۆن بگۆڕێ و تۆپ بچێتە گۆڵۆ. ئەمە تاوان گۆڵی یەکسانی لێڤەرپوڵە. لێڤەرپوڵ گۆڵی یەکسانی بە پاساتی نێو یاریزانەکانی بەرهەم هاو. ئاگاتان لەم قسەی بێ کە من ئەیکەم دواتر سەرنجتان بۆ شتێ ڕاکێشم. وەک دەبینن گۆڕانکارێکی زۆری تۆپ لە نێوان یاریزانەکانە ڕوویدا و ئەمە ژۆکار بوو بۆی کە جۆتا گۆڵی یەکسانبوونەوە بۆ یانی لێڤەرپوڵ تۆمار بکاتەوە. بیرمان نەچێ ینی ئەو تۆپانە وەرگرن ینی سەیری ئەو تۆپ گۆڕینانە بکەن بۆ کانسیلۆ لە تۆپی بەرزاوانێت تۆپ گۆڕایەوە بۆ کانسیلۆ کە ئەمە دوورە لە شێوازیاریکردنی سیتی پێشتر بەم شێوازیاری نەکردووە و ئەمەش گۆڵی دووەمەکە دەکرێت دیقەت دەن بە هەمان شێوە تۆپێکی دووری ئاراستەکرا و یاریزانی جێرشبەری سەرڕمی قەناس ئەلێمە لەمە کە گۆڵەکە کرا با بەردەوام بێ ڤیدۆکە وەستانێک بێ. ئەمەوێ جوان دیقەت لەم گۆڵە بدەن کە من زۆر باشە هەر لێرەوە وەستانەکەم دەوێ. دیقەت لەم گۆڵە بدەن من زۆر لە کارکردنی گواردیۆلایە باس لەوە دەکەم کە دەڵێم پلانی گواردیۆلا سەرکەوتووی لە یاری پێکردنی هێریا خودەوە تاگەر گواردیۆلا هێرشبەرێکی سەرڕمی پێرفێکتی هەبێ وەکو چۆنەوەی لە بەرشلۆنە کردی کە لەگەڵ لە یەکەم وەرزات بە ساموێلیتۆ و هاوڕەکانی ئۆتوانیان 6 نازناو بەرنەوانێ گواردیۆلا بە جۆرێک تیپەکەی ئامادە دەکات پێم وایە گەر هێرشبەرێکی سەرڕمی قەناسی هەبێ و بە تایبەتی ئەگەر لە مێرکاتۆی ڕابردوودا هاریکەینی بێنایە و لەگەڵ ئەم پێگاتەیە بیگونجانایە دوور نەبوو مانچستەر سیتی ئێستا بە جیاوازیی زۆر لە پرێمەر لیگ و هەروەها زۆر بە ئاسانی ژانزاوی چامپیۆنز لیگیشی بە دەستەبەر پیدا چونکە تاکە نەقسی گواردیۆلا نەبوونی هێرشبەرێکی سەرڕمای نە هەموو حەقێکی یارەکە دەدا. دیقەت بدەن لێرەدا ئەمە لێدانی کۆرناڵەکەیە ڕاستەوخۆ تەواوی یاریزانانی لێڤەرپوڵ سەر دەکەون بۆی ئۆفسایدی مانچستەر سیتی بشکێنن. من لە زۆر بەرنامەدا باسیۆم بۆ کردوون بەرگریکارانی لێڤەرپوڵ سەرکەوتووترین بەرگریکار بوون کە زۆر جار هێرشبەرانی تیپێ ڕکابەریان خسۆتە ئۆفساید داوانێت لەم یاریە شامەیان کرد بەڵام ماتیب و فابینۆ زۆرترین تۆپ لە دەستدانیان هەبوو بۆ یاریزانانی مانچستەر سیتی بە تایبەتی لە جێمیەکەم کە مانچستەر سیتی دەبووە بە زیاتر لە 2 گۆڵەوە باتایەتە دەرەوانێ بەڵام تەنها ئەو کار ئەنجامدرا. تەواوی یاریزانانی لێڤەرپوڵ سەر دەکەون ئەلێرەدا پاژەوەی لە کۆرناڵە دابەزیەوە گابرێل خیسۆس مەرکەزی خۆی وەرگرتووە. دیقەتی هونەری گابرێل خیسۆس و خۆتزیینەوەکەی بدەن کە ئەمە لە توانای هێرشبەراندایە بەم شێوە ناوازەیە خۆیان بدزنەوە. ڕاستە فۆدین ومانەژەم خەسڵەتیان هەیە بەڵام ئەمە زیرەکی ئەوێ وە سەیری کانسیلۆش دیقەتی کانسیلۆ بدەن با حاڵەتەکە بەردەوام بێ. دیقەت بدەن کانسیلۆ زۆر زیرەکانە لەگەڵ هەنگاوی خیسۆسە خوێندنەوەی بۆ دەکا کە خیسۆس مەرکەزی کوێ وەردەگرێ و خیسۆس زۆر بە ئاسانی خۆی لە ئارنۆڵ دەدزێتەوانێ لەبەر ئێمە تەمەرکوزگۆڕینی بینی ئارنۆڵد و ڕۆبەرتسۆن وەک دەبینی خۆتزیینەوەکەی ئەنجام داوە لێرەدا خیسۆس و زۆر قەناسانە زۆر لێزانانە تۆپەکە ئاراستەی گۆڵی ئەلیسۆن دەکا و گۆڵی دووەمی مانچستەر سیتی پێ بەرهەمدێنی هەر لە گێمەکەمدا. ئەمەش دەستپێکی گێمی دووەم بوو ینی وەڵامی لێڤەرپوڵ و جوانی لێڤەرپوڵ و جوانی تەکتیکی کلۆب لەوەدا بوو ڕاستەوخۆ وەڵامی هەبوو. ئەگەر دیقەت بدەنەوانێ لەم گۆڵەش ئەم گۆڵە تقریبەن ئەو شێوازە یاریکردنەیە کە زیاتر مانچستەر سیتی پێناسراوە بە پاساتی کورد لە نێوان یاریزانەکانە بەڵام
ئەم جارەیان لێڤەرپوڵ ئەم سیاسەتەی پێڕەو کرد، ینی هەردوو گۆڵەکەی کە تقریبن بە شێوازی پاساتی کورت بوو لە نێو یاریزانەکانە پاژەم حاڵەتەش چەندێر شێگەڵ کەو بۆردویانە لە دوای گۆڵی یەکسانیەوانێ لێڤەرپوڵ دوو جار نزیک بوو لەوەی گۆڵی 3-2 تۆمار بکات لە بە هەمان شێوە مانچستەر سیتی لە ڕێگەی ڕەحیم ستێرلینگەوە گۆڵی 3-2 تۆمار کرد بەڵام دواتر داوار بە بیانی ئۆفساید گۆڵەکەی ڕەت کردوانێ و دواتریش خۆتان بینیتان لە خوڵەکەکانی کۆتایی ڕیاض محرس هەلێکی زێڕینی بۆ مانچستەر سیتی لەدەستدا و ئەو هەلەی لەدەستدا کە بەو شێوەیە مانچستەر سیتی لە یارەکەدا پێشکوێت لەم حاڵەتانەش گابرێل خیسۆس چەند جارێک گەڵیدا بۆی کە وەکوەستێری یەکەم یارەکە خۆی نیشاندا بۆی کە گۆڵی دووەمی خۆی سێمی مانچستەر سیتی تۆمارکە ئەگەر دیقەتی ئەوەشتاندا بێ گابرێل خیسۆس لەم یارێدا مای ناڕەحەتی بۆ بەرگریکارانی لێڤەرپوڵ ینی چ ماتیب چ ڤاندایک لە ناوچەیەڵی بەرگری خوانە زۆر جار تووشی ئاستەنگی داهاتنەوەنێ لە ڕوبەڕووبوونەوەی خیسۆسدا. یاری لووتکە بە یەکسامون کۆتایی هاو جیاوازی خاڵەکانی لێڤەرپوڵ و مانچستەر سیتی وەک خۆی مایەوانێ بە جیاوازی یەخاڵ حەوت هەفتەی کۆتایی یەکلاکەرەوە دەبێت بۆم دوو تیپە تابزانین کامیان دەبنە پاڵەوان لە کۆتاییدا ڕۆژی شەمە جارێکی دیکەم دوو تیپە بە یەک دەگەنەوە لە جامێکێتی ئینگڵتەرادا کە چاوەڕێی یارێکی تری لووتکە و یارێکی تری پرچێژ و تەکنیک و تاکتیک دەکەین لەلایەن دوو ڕایەنەرەوە. بەڵام هەمێ سەرنجێکتان پێ بڵێم خۆتان دیقەتیش بدەنەوانێ لەم یاریەدا گۆڵەکانی مانچستەر سیتی بە شێوازی لێڤەرپوڵ تۆمار کرا و گۆڵەکانی لێڤەرپوڵ بە شێوازی مانچستەر سیتی تۆمار کرا. هەڵدانی تۆپە بەرزەکان و خستنەوەی لاکان ئەمە کاری لێڤەرپوڵە، کارەکانی ئارنۆڵد و ئەندرۆ ڕۆبەرتسۆنە کەم کاریان ئەنجامداوە بۆ باڵەکانی محەممەد سەلاح و مانێ، بەڵام دوێنێ گواردیۆلا تیپەکەی بەو جۆرە ئامادەکرد و لە بەرامبەردا یۆرگن کلۆپ لە ڕێگەی شێوازی یاریکردی مانچستەر سیتیەوە کە پاساتی کورد بوو لە نێو یاریزانەکانیە لە چەندین بۆنەدا هەوڵیدا بە گۆڵی سیتی بگات. تەنانەت لە دوای یارەکە لە سکای سپۆرت لە سکای سپۆرتی بریتانیا پرسیاریەوە لە یۆرگن کلۆپ کرا بۆچی لەم یاریەدا تۆپە بەرزەکانێ بەکارنێنا تۆپگۆڕین بۆ لاکان، یعنی بۆ پاساتی کورتێ بەکارێنە. یۆرگن کلۆپ خۆی بە پێکەنینەوە وەڵامی دایوانێ و باسی لەوە کرد کە ئەو بۆ گۆڵکردن ئەو شێوازیاریکردنی سیتی بۆ میاری هەڵبژاردووە، نەیویستوە بە تەریقەکەی خۆیان بە گۆڵ بگەن بەڵکو ویستوانە لە ڕێگەی پاساتی کورتەوانێ ئیزعاج بن بۆ سیتی یاخود بێزارکرد بن بۆ مانچستەر سیتی و بەو شێوازە گۆڵ تۆمارکردن. تەنانەت کلۆپ بە پێکەنینەوە وەڵامی دەداتەوە ئێمە ئەو شێوازەمان بۆ میارە پێقوبوڵ بوو بۆیە ئەنجامماندا و لە ئەنجامی یارەکەش ڕازین بەوەی کە یەکسانبوون هاتوونەتە دەرەوانێ کە ئەمە خۆی لە خۆیدا ینی تایبەتمەندیکی زۆر گەورەم دووڕانەرەیە کە شێوازی دژبەیەکیان لە یاری دوێنێ شەودا تاقی کردوتەوانێ وەکەم کەساوانە هەستی پێکردوێ تا کلۆپ خۆشی ئاماژەی بەوە کردووە و جگە لەوەش دوێنێ یەکەم یاری بوو لە پرێمەر لیگا کە لێڤەرپوڵ جێمی یەکەم بە ئەنجام لە دواوە بێ و دواتر ئەنجامەکەی یەکسان کردەوە واتە پاش 31 هەفتە یەکەم یاری بوو کە لێڤەرپوڵ لە جێمی یەکەمدا بە گۆڵ لە دواوە بێ بەڵام دواتر ئەنجامەکە یەکسانەوەتەوە تا هەمووی جێمی یەکەمەکانی پرێمەر لیگ لە 30 هەفتەی ڕابردوو کە کۆتایی هاتووە یاخود یەکسان بوون یا لێڤەرپوڵ لە پێشوە بەڵام دوێنێ یەکەم یاری بوو کە بۆ جۆرەی لێهاو و ئەوەی دیکەش کە بڵێم لەوەتی جۆتا هاتۆتە لێڤەرپوڵ لەوەتی جۆتا هاتۆتە لێڤەرپوڵ پاسی وەڵڤەرهامپتۆن ناکەم لەوەتی جۆتا هاتۆتە لێڤەرپوڵ لە کاتی گۆڵ تۆمارکردنی جۆتا لێڤەرپوڵ لە پرێمەر لیگ نەدۆڕاوە و لەوە گابرێل خیسۆس هەر یاریەک گابرێل خیسۆسیش گۆڵی بۆ مانچستەر سیتی کردبێت لەو یاریەدا مانچستەر سیتی نەدۆڕاوە. ئەمە دوو تایبەتمەندی گرنگە دوو زانیاری گرنگە. جۆتا لەوەتی پەیوەندی کردو بە لێڤەرپوڵەوە کاتێک گۆڵی تۆمار کردووە لێڤەرپوڵ نەدۆڕاوە و گابرێل خیسۆس لەو هەر کاتێک گۆڵی بۆ مانچستەر سیتی تۆمار کردووە لە پرێمەر لیگ مانچستەر سیتیش نەدۆڕاوە. ئەمە دوو تایبەتمەندی گرنگە وەکو باسیشم کرد یارەکە بە یەکسانبوون کۆتاییات کە خۆی لە خۆی دام یەکسانبوونە بۆ هەردوویانە
تا ڕادەیەکی زۆر بە تایبەتی بۆ مانچەستەر گرنگ بوو لەوەی کە پارێزگاری لە پێشەنگی ڕزبەندی کرد و بۆ لێڤەرپۆلیش گرنگ بوو لەبەرەوەی دوو جار گەڕانەوەی شکستی کردەوە بە یەکسان بوون و لوتکەی یارەکانی پرێمەر لیگ بەم جۆرە بەردەوامی دەبێ و هەردوویانە لە ڕکابەریدا بەردەوام دەبن تا حەوت هەفتەی کۆتایی دەچمە سەر یارەکەی مانچەستەر سیتی بەڵام زانم ئەگەر پرسیارە گاتە بێت سەبارەت بە مانچەستەر سیتی گەر پرسیارێکی تایبەتمەند هاتبێت لەسەر مانچەستەر سیتی دەمەوێت بیخوێنمانێ بەڵام ڤیدۆکەی بەرشۆنە بە هەر لە سەرەتاوە لە سەرەتای ڤیدۆکەەوە لامان بێ دەچمە لای پرسیارەکان گەر پرسیارێکی تایبەتمەند هاتبێ سەبارەت بە ئەم یاریە کاگوسمان سەبارەت بە یاری ئەرجەنتین و ئیتالیا پرسیارەکە کە پێم وایە 1.6 دەیرێ یەکی 6 دەکرێ مەدرید دەڵێ پێم وایە بیرۆکەی بەکارهێنانی ێرژبەری سەرەڕم هەڵەیە دەبینین یاریزانانی پێشەوەی مانچەستەر سیتی هەرێک لە ستیرلینگ و مەحرز و جیسۆس هەری زۆر ئاسان لەدەست دەدەن بێگومان جیسۆس وای لێ هاتووە لەگەڵەوەی پێشتر ێرژبەری سەرەڕم بۆ بەڵام وای لێ هاتووە لەگەڵ تیپەکەیە بە تەواوی یعنی کارلێکی کردو لەوەی کە خەسڵەتی ێرژبەری سەرەڕمی خۆی لەدەست بدات کاکارزان شیروانی ئەڵێ باسی ڕۆما بکە وەڵایی کازیان شێروانی ڕۆما ئەوەی کە دەیکا گەیشتنە بە پاڵەوانێتێکی ئەوروپی بەسەر چاو ئیشاءڵڵا لە ڕۆژانی داهاتوو بە تایبەتی باسی ڕۆماشدان بۆ دەکەم کاک مەسرور دەستخۆشی کردو من سوپاس یەکەم کاک محەممەد ینی میلان بۆ ئەلیاتوە سەکە من تەرمینان لە بێتە خولی ئیتالی گەروە بەس دەبێت و حەز دەکەم میلان پڕەوە ئیشەڵا ڕۆژێک بە تایبەتی شۆڤی ئیتالیا و یاریەنتەر و میلان دەکەم لەبەری ئەمڕۆ بە هۆکاری یاری لەڤەرپۆڵ هەروەها باسکردن لە بەرشلۆنە و دواتریش سیروانیۆ دەرفەتێکی ئۆتۆم نابێ پێم وانە پرسیارێکی تایبەت داتبێ لەسەر یاری مانچەستەر سیتی و لەسەر یاری لەڤەرپۆڵ ئەوەی کە هەیە کە هەنێکی دەستخۆشیێنێکی باسی نابژیوان کاکزانە دەیەوێ وڵی من ئەو ڕۆژەش باسم کردوانێ کاکزانە گیان من کاری نابژیوانیم خوێندووە و ئەنجامیشم داوە و شارەزایەکی تاویشم هەیەتیایە بەڵام کۆمەڵی تایبەتمەندی هەیە لە ناوبژیوانیە لە کاتی دانی قەرارە لە کاتی ئەوەی کە تۆ حاڵەتێک دەبینی لەو کاتەدا تۆ کەوتۆتەوە سەر تەرکیزی تۆ هەنێ لێدانی سزای یاخود هەنێ فاوڵ هەیە کە تۆ ئەگەر ئەم فاوڵە بکەی بە لێدانی سزا چونکە تۆ لەو حاڵەتە بەو جۆرە دەیبینی هەڵە نییە و ئەگەر نەشی گری هەر هەڵە نییە واتە کۆمەڵی مووقیفێ لە بواری داوەریە حاڵەتێکی زۆر سەختن بۆ هەموو کەس نابێ قسەی لەسەر بکە لەبەرەوە من دایم دەمەوێت خۆم بە دوور بگرم لەو حاڵەتانە دەچماری بەرشلۆنە و لیڤانتی زۆر بە خێرایی سێرێکی ڤیدۆکان دەکەین وەک بینیتان مۆراڵێس شەوی ڕابردوو یاریی زۆر باشی بە بەرگریکارانی بەرشەلۆنە کرد کە زۆرێک باس لەهۆ دەکەن پیچیوە و پیچیوە و پیچیوە بەڵام دوێنێ بەرگریکارانی بەرشەلۆنە بەڕاستی کلێنێکی زۆریان هەبوو و سێ لێدانی سزایان لەسەر ژیرا کە خۆی لە خۆی داوە قورس بوو بۆ بەرشلۆنە شتێگەن پاڵەوانی یەکەمی یارەکە بوو بەڕای من لەبەروی ئەو لێدانە سزایی شتێگەین گێڕایوانێ هۆکار بوو بۆی کە بەرشەلۆنە بگەڕێتەوە نێوکەشی یاریەکە وەک دەبینن یعنی جارێکی دیکە بەرشلۆنە بە ستایل یاریکردنی خۆی پاساتی کورد هەڵدانێک ئەم خاڵێکی زۆر گرنگەیە لێرەدا باهر لە گۆڵەکەی ئۆبامیان گەوانێ بوەستین لەسەری جوانیکی چاوی لەوەدایە کە بە هەمان ئەو ڕیتمەی کە ساڵی 2008 گواردیۆلا کاری لەسەر کرد لەوەی کە تیپەکەی خاوەنی سەرڕمێکی تۆقێنەر بوو کە ئەویش ساموێلیتۆ بوو ئێستا چاویش لە تیپەکەیە ئۆبامیانگ دەیەوێت بکە بۆ سەرڕمەوە تەنانەت کۆڵیشی نەیەوە هێشتا دەوێت لە مەرکاتۆی داهاتوو خاوەنی سەرڕمێکی بەهێز بێ ئێستا ئۆبامیانگ و لۆکدیۆنگیشیە بەڵام هەر تمۆحی هەیە بۆی کە سەرڕمێکی ناوازەی هەبێت لە مەرکاتۆی هاوینەدا لەبەرەوەی دەزانێت زۆر خاڵی بەهێزی باڵەکان زۆر خاڵی بەهێزی تیپەکەی لە بوونی ێرژبەرێکی سەرڕما دەردەکەوێت
کە بەم خاصڵەتە بتوانێت لە نێو ناوچەی سزادا تۆپەکان وەرگری و گۆڵی پێتۆمارکە ئێمە نابێت دێمبڵیش لایات بکەین ینی ئەم لێدانە ناوازانەی دێمبڵی یاخود ئەم هەڵدانە ناوازانانی دێمبڵی ئەگەر بێت و هێرشبەرێکی باش و هێرشبەرێکی بەتوانە لەم تیپە دیارینە دەکا لەم تیپە دیارینەکە ینی زۆر قورسەم تۆپانە ببن بە گۆڵ با بەردەوام بە ڤیدۆکە ئەمە تەوان گۆڵی یەکسانی بەرشەلۆنە بوو وەکو باسم کرد جیاوازی بەرشەلۆنە لەم یاریە داوە بوو کە شکستی گۆڕی بۆ سەرکەوتن جیاوازی بەرشەلۆنە لەم یاریەدا بوو کە جێمی یەکەم زۆر بە خراپی دەرکەوت بەڵام جێمی دۆم باش بوو سێریکەن پاش تۆمارکردنی گۆڵ یەکەم نەفەسی ئەم تیپە بەردەوام چاوی لە بردنەوەیە گاوی تێپەڕاندنێکی جوان جارێکی درپی درێ کە وردە هێدی لەگەڵ چاویدا دەبێتە ستێرێکی درەوشاوە گۆڵی دووەمی بە سیناریۆیەکی جوان نزیک لە هەمان سیناریۆی یاری ئیشبیلیە تۆمار کرد جارێکی دیکە بەرگریکارانی بەرشۆنە لێدانی سزایان دروست کردەوە کەوتنەوە هەڵەوە لێدانێکی سزا لەسەر لیڤانتی لەسەر بەرشۆنە گیراوە گۆڵی یەکسانی لێ بەرهەمەوە بەڵام لێرەدا چی دەرکەوت لێرەدا زیرەکی چاوی دەرکەوت لە بەشداری پێکردنی لۆکدیۆنگ و دانەوەی ڕۆحێتێکی تر بە یاریەکە و هەوڵدانی بەرشلۆنە بۆ تۆمارکردنی گۆڵی سەرکەوتن دیقەت بدەن ئەمە گۆڵێکی دیکەیە کە بامان سیناریۆی گۆڵی یەکسامونەوەی بەرشلۆنە هێرشبەرێکی سەرڕم سێ خاڵی گرنگی بۆ بەرشلۆنە دەسەبەر کرد کەویش لۆکدیۆنگ بوو دیقەتی ئەو خۆتزیینەوەی لۆکدیۆنگ بدەن ئەلێرەدا ڤیدۆکە بابوەسێ یعنی دیقەت بدەن لەگەڵ هەڵدانەکەی ئەلبایە خوێندنەوەیکی زۆر باشی لۆکدیۆنگی هۆڵەندی بۆی کەم تۆپە ئاراستەی دەگاتە کوێ لە نێو دوو بەرگریکاری لێڤانتیوانێ خۆتزیینەوەیکی تاو ئەنجام دەدات کە ئەمە بۆ یاریزانی چۆکلۆدیۆنگ کارێکی زیرەکانە و مامەڵێکی تەندروست بۆ ئەنجامیدا و تێیدا گۆڵی سێمی بەرشەلۆنەی پێتۆمار کرد وام سێ خاڵە بۆ بەرشلۆنە یەجگار گرنگ بوو گرنگی یەکەمی ئەوەیە کە جارێکی تر پلەی دووەمی ڕیزبەندەکەی لە یانەی ئیشبیلیە وەرگرتەوانێ گرنگێکی دیکەی لەوەی بەرشەلۆن لەوەدایە کە پاش کستێک گەڕایەوە بۆ تۆمارکردنی سەرکەوتن تیپەکە سێ لێدانی سزای لەسەر گیرا بارودۆخی دەرونی تیپەکە تێک نەچوو کە ئەمە خۆی لە خۆیدا خاڵێکی گرنگە بۆ بەرشلۆنە و بۆ چاوی و ئامادەکاری ینی تاقیکردنەوەیکی تریان کرد بۆی کە ئامادەکاری بکەن بۆ ڕۆبەڕبوونەوەی فرانکفۆرت لە ڕۆژی پێنجشەممەی داهاتوو لە دەستپێکردنەوەی بەرنامەکان پاش یاری هەڵبژاردەکان عنی زۆرێک باس لەوەکەن بەرشۆنە چوار گۆڵ بکە کاکە ئێمە ئەو کاتیش لە مانگی یەک باسی گرێبەستەکانی بەرشلۆنەمان کرد و باسی ئەنجامەکانی بەرشلۆنەمان کرد و پاش کلاسی کۆش دوو پاتمان کردوانێ مەرج نییە بەرشەلۆنە بە هەمان ئەو ڕتم و بۆ شێوازە بەردەوام بە لە یاریکردن و ناشتوانێ لەبەرەوەی کەرەسەکانی بەردەستی چاوی هێشتا نەگەیشتونەتە ئەو کەرەسانەی کە بتوانێت بەرشەلۆنە هەموو یاریەک باڵا دەست بێ بەرشەلۆنە هەموو یاریەک دەست پێشخەر بێ بەرشەلۆنە هەموو یاریە کۆنتترۆلی یاریگا و تۆپ و ئەم دۆخە بۆ خۆی بخوازێتەوە لەبەرەوەی هێشتا پێگاتەکەی چاوی زۆری ماوە کە کاتێک وەسفی چاوی کراوە وەسفی چاوی بۆ نەکراوە کە بێت نازناوی خولی لیگەی ئیسپانی بەرێتوانێ وەسفی چاوی بۆ نەکراوە کە تەنانەت نازناوی یۆرۆلیگیش بەرێتوانێ وەسفی چاوی بۆ گۆڕانکاریەک دەکرێت لە شێوازی یاریکردنی بەرشەلۆنەیە ستایشی چاوی هێرناندێز دەکرێت بۆ گێڕانەوەی ڕیتمێکی تایبەتی یاریکردن بۆ یانەی بەرشەلۆنە ڕۆڵی چاوی بۆ ستایش دەکرێت بۆی کە یاریزانەکانی بەرشەلۆنە کەسەکانی نێو بەرشەلۆنە توانا و ئاستی یاریزانەکان بە دەردەکەون ینی هەموو یاریزانەکانی بەرشۆنە ئاستیان بە دەردەکەوێت ستایشکردنی چاوی بۆم حاڵەتانەیە ئەمە ئەو پەڕی یعنی لەگەڵ ڕێز و حرمەتمان گەمژەیەتیە تۆپی و وابێ ئەو کارانەی چاوی کردوێتی بۆیە کە نازناوی خولی لیگەی ئیسپانی بۆ بەرشەلۆنە دەستەبەر بکە لەبەرەوەی چاوی خۆشی دەزانێت هێشتا تیپەکەی ئەو تۆکمەیەی نییە هێشتا تیپەکەی ئەو ئامادەسازی نییە ڕاستە جیاوازەکە لەگەڵ ڕیاڵ مەدریددا زۆرە و هەموو شتێک لە تۆپی پێیاواریدا بەڵام ئەسڵی واقع ئێمە ستایشانەی کەیکەین بۆ چاوی بۆمانەیەکەین بۆ نەمان کردووە کە خولی ئیسپانی بەرێ بۆ نەمان کردووە کە لە چامپیۆنز لیگا بڕاتە قۆناغاستیارەکان بۆ نەمان کردووە کە لە یۆرۆلیگ بێتە پاڵۆ نەخێر
بەڵام گرنگە بۆ چاوی کە ئەم خەسڵەتانی بۆ بەرشلۆنە جێڕاوەتەوانێت کە ئەم خاڵە بێزانەی لە بەرشلۆنەدا چارەسەر کردووە کە ئەمەشیان بە نەتیجە لە دوابوون بوو جارێکتر گۆڕی بە سەرکەوتن و حاڵەتی گرتنی سێ لێدانی سزار لەسەر تیپەکە نەڕوخانی بارودۆخی دەرونیان کە ئەم حاڵەتانە هەمویان بۆ بەرشلۆنە حاڵەتێکی گرنگ بوون لەبەرەوە یعنی ئەم قسەی کۆتایی بێ لەسەر بەرشلۆنە و چاوی بۆی کە جوان هەموو لایەک لێی تێبگا چاوی لەسەر ڕێگەیەکی ڕاست هەنگا و هەڵدەگرێت بۆ دروستکردنی بەرشەلۆنەیەکی نوێی گەورە لە کیشوەری ئەوروپا لەسەر ڕێگەیەکی ڕاست هەنگا و هەڵدەگرێت بۆ دروستکردنی بەرشەلۆنەیەکی نوێ و بەهێز لەسەر ئاسی کیشوەری ئەوروپا کە ڕکابەری پاڵاوانەتیەکان کە نەک ئەم بەرشەلۆنەی ئێستا چونکە ئەم بەرشەلۆنەی ئێستا توانای مەحدودە و کەلێنی زۆری هەیە ئەو ڕیتمە یاریکردە بەم پێگاتەی چاویەوە تا کۆتایی وەرز تاو نابێ. کاک شۆڕش دەڵێ کاک محەممەد یاریەکانی لێڤەرپۆڵ کەمەوێتی قورسرە بەڵە بە تەژید لە پریمەرلیگ لێڤەرپۆڵ یاری قورستری ماوە کاک محەممەد دەستخۆشی دەکەم و سوپاس دەکەم. لێڤەرپۆڵ دەبێت چاوەڕێی کەوتنی مانچستەر سیتی بکات سیتی یاریە قورسەکانی تێپەڕانەوە کاگونەر بزە بدوایە سیتی یاریە قورسەکانی تێپەڕانەوە بەڵام بیرمان نەچێ ئەمساڵ سیتی لەگەڵ ساوسامتۆنە هەردوو یارەکە یەکسان بۆ کە بە هەموو شمان بڵێ یاری ساوسامتۆن یاریی ئاسانە لەگەڵ کریستال پاڵاسا کاریێکی تا ڕادەیەکی مامناوەندە 4 خاڵی لە ینی 5 خاڵی لە دەستدا و تەنایە خاڵی دەسەبەر کردو شکستێکی بۆ لەگەڵ یەکسانێکە لەگەڵ تۆتنام کە لەگەڵەوەی بارودۆخی سەرەتای وەرزی نەخوازراوە بۆ 6 خاڵی لە دەستداوە ینی مەرج نییە لە پرێمەرلیگا تۆ هەموو یارەکان بە سادەی باسانی وەرگری دەچمە راپۆرتی سیروانی نوێ لە بەشی کۆتایی هەر لەگەڵ ڤیدۆکەیە من شیکاری دەکەم با هەر ڤیدۆکەمان بڕوا و لەگەڵیشیە باس لە خولی ناوی کوردستان دەکەم لەوەی کاتەکەم بەرەو کۆتایی دەڕوا کاکارزان ئەڵێ پیرۆزە لە سیروانی نوێ کاکارزانی برام 1000 جار پیرۆزە لە خۆت کە سەرڕای هەموو بارودۆخێکی نەخوازراوە هەموو کاتێک لە نێو یاریگا لە پاڵپشتی سیروان ئامادە بووی بۆیە بە تایبەتی پێم وایم سەرکەوتنە لە تۆ پیرۆزەوەم دەستکەوتە بۆ تۆ زۆر گرنگە لە بەروی من ساڵانێکی زۆرە تۆ دەبینم لە پاڵپشتی سیروانی نوێ بێگومان دوێنێ لە هەفتەی 28 خولی ناوی کوردستان سیروانی نوێ لە شاری کەلار بووە میوانی یانەی شێروانە و وەک بینیشتان ئەم یارێ بۆ سیروان گرنگەکەی لەوەیە بوو کە بە خاڵێک و سەرکەوتنی ئەندرێن ژەگەر هەبووە باگەری جیاوازی گۆڵ و ئەم حاڵەتانە دەبۆ پاڵەوان لە جێمی دۆم سەرەتا لەشکر شەریف گۆڵی پێشکەوتنی بۆ سیروانی نوێ تۆمار کرد بەڵام دواتر یانەی شێروانەی کەلار سەرکەوتوو بوو لە یەکسانکردنەوەی ئەنجامەکە و بەهۆی شکستی هەندرێن بەرامبەر بە شەقڵاوە کە هەندرێن بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بەرامبەر شەقڵاوە شکستی خوارد سیروان توانی بۆ یەکەم جار لە مێژوویدا ببێتە پاڵەوانی خولی نایبی کوردستان کە خۆی لە خۆیدا ئەمە دەستکەوتێکی گەورە بوو بۆ سیروانی نوێ و ئەمە گۆڵی بەرامبەری یانی شێروانە بوو کە یارەکە بۆ هەردوو لا یەکسانەکە گرنگیە بوو شێروانەمانەوەی مسۆگەر کردو و سیروانی نوێش بەم یەکسانبوونەوەی بۆ پاڵەوانەمەی دەبینن ئاهەنگی یاریزانانی سیروانی نوێ بوو پاش بوون بە پاڵەوانی خولی نایبی یانەکانی کوردستان ئەمەش بە سوودوەرگرتن لە شکستی ئەندرێن ئەمەش کاپتن ڕزگار عەلی کە سەرکردایەتی ئەم تیپەی بە شێوەیەکی ناوازە کرد ئەمەش مامۆستا تاریق ڕانەری گۆڵپارێزانی ینی سیروانی نوێیە سیروان بۆ یەکەم جار لە مێژوویدا بووە پاڵەوانی خولی نایبی کوردستان و هەموو ڕانەران کۆکن لەسەرەوەی کە ئەمساڵ شایستەترین تی بۆ بردنەوەی نازناوی خولی نایبی کوردستان یانی سیروانی نوێ بووە بە وتەی سەرجەم ڕانەران لەسەر و هەمووشیانەوە سەمیر بابۆ کە ڕانەری پێشمەرگەی هەولێرە و چەند ساڵێک سەرکردایەتی و تیپانەی هەولێر و پێشمەرگەشی کردو بۆ بردنەوەی نازناوی خولی نایبی کوردستان باسی لەوە کرد سیروانی نوێ تاکەیانەی شایستەیە بۆ بردنەوەی نازناوی خولی نایبی کوردستانی وەرزی ئەمساڵ چونکە سیروان تاکەیانە بووە کە بە یەک ڕیتمی یاریکردن لە هەفتەی یەکەم تاکۆ تا هەفتەی کە هەفتەی 27 بوو ئەو لێدوانیدا بەردەوام هەوڵی داوە بۆ سەرکەوتن بۆی کە
ڕیتمی یاریکردنی خۆی نەگۆڕیەوە ئەگەر گۆڵ لە دوا بوو بێ ئەگەر گۆڵ لە پێش بوو بێ ڕیتمی یاریکردنی خۆی نەگۆڕیەوە و خەسڵەتی جوانی یاریزانەکانی هیچ کارێکی نەشیاویان لە یاریگا ئەنجام نەداوە تەنانەت لە ڕووی ڕەوشتی شەوانێ سیروانی نوێ لە وەرزی ئەم ساڵە هیچ سزادانێکی لەلایەنێکی تۆپی کوردستان نەبووە لەبەرەوە سیروانی نوێ شایستەترین یانە بوو بۆی کە ببێتە پاڵەوانی مەرزەی خولی نابی یانەکانی کوردستان و ئەوەشی کەماوە تۆ لە ڕکابەری خولی نابی کوردستان لە دو هەفتەی کۆتایی تەنها یانە دابەزیوەکانن لە نێوان هەولێر زاخۆ شەقڵاوە سۆران کامیانە دادەبەزێتە ڕێزی یانە پلێکەکانی کوردستان شان بەشانی یانی هەڵۆ گەشتی شیکاری وەرچەم ڕۆشن پێشکەشکردن بەخوای گەورە باڵە دەستانە سپێرم خواتان لەگەڵ سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرت چێکی ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین ئەمەش بۆ خزمەتی ئێوە جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە بێ هیچ دوودڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ تەنیش ڕێستۆرانتی لۆڤان سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز